مەزلووم عەبدی بە پەیامێک ئابڕووی ئەحمەد شەڕع و حکوومەتەکەی دەبات. ماترسیەکی گەورە لە بەردەم سەرپێخستنی حکوومەتەکەی زەیدی ئاشکرا دەبێت. ناکۆکی پارتی و ڕێیانکردانی لەسەر پۆستێکی بەغدا دەگاتە لووتکە. لا نوێترین دیداری ڕۆژنامەوانیدا مەزلووم عەبدی پەردا لەسەر کۆمەڵێک نهێنی نوێ لا دەبات و ڕایگەیان پێش شەڕی کۆبانێ داعش ئامادە بوو دام بە ویلایەتێک بە ناوی کوردستان بنێت بەرامبەر بەوەی ئێمە بەیعەتیان پێ بدەیت وتیشی ئەوان هیچ کێشەیەکیان لەگەڵ زمانی کوردی نەبوو بەڵام ئێمە ڕەتمان کردەوە. پەیامەکەی مەزلووم عەبدی بە ناڕاستەوخۆ ڕەخنەی توند بوو لە حکوومەتی شەڕع کە هەفتەیەکە لەسەر نووسینی تابلۆیەک بە زمانی عەرەبی و ڕێنەدان بە زیادکردنی زمانی کوردی لە حەسەکە هاوڵاتیانی کوردی شارەکە ناڕزایی دەردەبڕن. ئەحمەد شەڕع سەرڕایەوەی خۆی وەک کەسێکی ئیسلامی دادەنێت بەڵام لە مامەڵەی لەگەڵ زمانی کوردی و خۆ بەڕێوبەری ڕۆژاڤا هاوشێوەی ڕژێمی بەعسی سۆسیالیستی سووریا مامەڵە دەکات. الملانەی واشنتۆن و تاران لەسەر پێکێنانی حکوومەتی نوێی عێراق گەیشتۆتە لووتکە. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرنەڵی ئەمریکی بڵاوی کردەوە ئیسماعیل قانی فەرمانی با لایەنە شیعیەکان کردووە ڕێگری لە داماڵینی چەکی گروپی میلیشیاکان بکەن لە ژێر فشاری ئەمریکا و پێگەیان لە کابینەی نوێدا بپارێزن. لە بەرامبەردا ئەمریکا بەوردی چاودێری دیاریکردنی کاندیدی وەزارەتەکان دەکات بۆ ڕێگریکردن لە هەژمونی ئێران. ئەم پێشهاتە نوێژ وای کردووە تاران هەڕەشەی پەخستنی سەرپێخستنی حکوومەتەکەی عەلی زەیدی بکات ئەگەر وەزیرانی دڵخوازی تێدا نەبێت. بەهۆی ئەم کێبڕکێتوندا و مەرجە دژبەیەکەکانی هەردوو جەمسەرەکە ڕۆژنامەی مەدا ڕایگەیاندووە پێشبینی دەکرێت دەنگدان لەسەر کابینەی حکوومەت بۆ دوای پشووی جەژن دوا بکەوێت و پرۆسەی سیاسی عێراق ڕوبەڕووی بنبەست ببێتەوە. پارتی هەوڵێکی چڕی دەست پێ کردووە بۆ وەرگرتنەوەی پۆستێکی وەزیری کۆتایی مەسیحی لا بزوتنەوەی بابلیۆنی سەر بە ڕێیانکردانی و ڕادەستکردنی بە هاوپەیمانی سیۆنای کریستیان کە لە پارتیەوە نزیکن. ئەم هاوپەیمانیان لە کۆتا هەڵبژاردن سێ کورسیان لە هەولێر و دووهۆک و کەرکووک بەدەستێناوە و ڕاستەوخۆ پارتی لە ڕێگەی هێزی پێشمەرگەوە کاندیدەکانی دەرچواندن. لا بەرامبەردا بزوتنەوەی بابلیۆنی ڕێیانکردانی خاوەنی دوو کورسین تاوکوێستا ململانەکان یەکلا نەبوونەتەوە بەڵام بەهۆی نزیکی ڕێیانکردانی لە چوارچێوەی هەماهەنگی شیعەکان وا نزیکی ئەو هاوپەیمانیە لە پارتی کە دۆخی لە بەغدا باش نییە ئەگەری زۆرە ئەو هەوڵەی پارتی سەر نەگرێت و ئەو کورسیە وەزاریە بدرێتە ڕێیانکردانی.